بەڵێ چۆن کار بۆ ئەوە دەکرێت کە زەمینەکانی توندوتیژی کەم بکرێتەوە ئەو هەوڵانە چین تاوەکو ئێستا لەلایەن بەڕێوەبەرایەتی توندوتیژی دژی ئافرەتان و خێزانی هەولێر ئەنجام دراوە یاخود هەر لایەنێکی دیکە کە پەیوەندیدارە بەم پرس و بەم بابەتەوە تەواوی ئەمانە گفتوگۆیە کە کرێت لە نێوان من و مقدم سەفین تاهر بەڕێوەبەرایەتی توندوتیژی دژی ئافرەتان و خێزانی هەولێر بۆ باسکردن لەسەر هەوڵەکان بۆ کەمکردنەوەی ئەم توندوتیژیانە بەخێر هاتی مقدم. زۆر سپاس بۆ جەنابەت. پێش هەموو شتێک با بزانین پلانەکان چین، چی کراوە و پلانەکان چین؟ دەستان خۆش، زۆر سپاس بۆ ڕەخساندنی ئەو دیدارە. طبعاً هەر لە دەستپێکی دامەزراندنی کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکاتی ڕێزدار جەنابی کاک مسرور بارزانی و بەڕێز ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆ توانیمان کە پلانێکی زۆر باش و کارێکی زۆر باش بکەین بۆ کەمکردنەوەی ئەو توندوتیژانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان ڕۆدا. وەکو بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی ئافرەتان و خێزان ئەگەر باس بکەم، ساڵانە پلانێکی زۆر باش دانرێ بۆ ئەوەی کار لەسەر کەمکردنەوەی ئەو توندوتیژانە بکرێ. یەکێک لەو کارانەی کە ئەو ساڵ لە ساڵی 2023 توانیمان کە کارێکی زۆر باشی لەسەر بکەین، نزیکەی 300 مامۆستای ئاینی ئەوانەی کە وتاری هەینی پێشکەشەکەن توانیمان بتوانین ئەو مامۆستا ئاینیانە سەردانی بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی ئافرەتان و خێزانی هەولێر بکەن لەناو بەڕێوەبەرایەتی باسی یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی و باس لە یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی و باس لە لیژنەی ئاشتەوایی و باس لە هێڵی گەرمی 1970 بەڕێوەبەرایەتی کە هێڵێکی گەرمی بێ بەرامبەری 24 کاتژمێری کارەکە بۆ ڕاوێژی دەرونی و کۆمەڵایەتی یاسایی کە هەر کەسێک پێویستی بی ئەتوانی سەردانی ئەو بەڕێوەبەرایەتی بکەوە پەیوەندی بەو ژمارەوە بکە. ئەوە لەلایەک لەلایەکیکە توانیمان لەگەر زۆربەی ناوەندەکانی خوێندن بە تایبەتی زانکۆی سەلاحەدین و کۆلیژەکان بتوانین قوتابیانی قۆناغی 1 و 2 3 و 4 زانکۆی سەلاحەدین کولی قانون و ئاداب بتوانن ئەوانیش سەردانی بەڕێوەبەرایەتی بکەن و بە پێچەوانەوە تیمەکانی بەڕێوەبەرایەتی بتوانن سەردانی ناوەندەکانی خوێندن بکەن لە زۆربەی زۆری ناوەندەکانی خوێندن بتوانن هەڵمەتەکی وشیارکردنەوەی زۆر باش ئەنجام بدەن. ئەوەی دوێنێ جەنابی وەزیری ناوخۆ بەڕێز ڕێبەر ئەحمەد باسی کرد ئیشی دەرەجەی چیمە ئیشی بابلین پلەی چیمە لەسەر ئەوەی بیکە چۆن بتوانین زیاتر خەڵک وشیار بکەینەوە خەڵک نەبیتە قوربانی. چونکە باش کەواتە عەقید سەفین ئەمانی کە ئێستا باستان کرد بۆ ئەوەیەکە ئەنجامەکە ببینرێت، ئەنجامەکە لە ئامارەکانە دەرەکەوێت. ئامارەکان چیتان پێنیشانت بن؟ ئامارێکتان لەبەردەستە کە پێمان بڵێن بەڵێ ڕێژەکە پار و پێرار بەم شێوەیە بۆ ئەم ساڵ لە دوای ئەو هەوڵ و یاسایانە و ئەو پلانانی کە دامانناوە ئێستا وای هاتووە. خۆشبەختانە ئەگەر تەماشای ئامارەکان بکەین، ئاماری ساڵی پار وەرگرین 11 مانگی ساڵی 2022 سەبارەت بە هەولێر باسەکەم وەکو هەولێر و بابلین چواردەوری لەگەر ساڵی 2023 تەنها لە تۆمارکردنی سکاڵا نزیکەی 250 پەڕا 250 کەیس کەمترە لە ساڵی پار. یعنی توانیتمان هەتا حەدێکی باش ئیش لەسەرەوەی بکەین کە ئەو توندوتیژانەی کە پار ساڵ هەبوون ئەو ساڵ بەرەو کەمبوونەوە بڕۆن. ئەمە لە کاتێکدا کە خاتوو خانزاد ئاماژەی بەوە کرد دەرخستنی ئەو ئامارانە واتای ئەوەی کە خەڵک بوێری هەیە کە باسی کات لەگەڵەوەی کە بوێری هەیە ئامارەکانی شاتۆتە خوارە. ئەوە جێگەی دڵخۆش بەنسبەت هەولێر ئەوەی باسم کرد و ڕۆژ بەڕۆژ خەڵک زیاتر و شارە بیتەوە خەڵک زیاتر پەیوەندی بە ژمارە 190 هێڵی گەرمی بەڕێوەبەرایەتیەکە و سەردانی سنتەری ڕاوێژکاری خێزانیەکە. ئەمە لە ناو هەموو بەڕێوەبەرایەتیەکان سنتەرێکی ڕاوێژکاری خێزانیمان هەیە کە پێشوازی لەو جۆرە کەیسانە ئەکا بۆ ئەوەی ڕێگا نەدا پەراوەکانیان بچنە دادگا و کێشەکانیان لە دادگا گەورەتر ببن. هەوڵە دەین ئەو توێژەر و ئەو کەسە پسپۆڕانەی کە لە ناو بەڕێوەبەرایەتیەکان لەو بەشە دەوامەکەن بتوانن بە شێوازێکی زۆر جوان پێشوازی لەو کەیسانە بکەن و ڕێگانە دەن کەیسەکانیان بچتە دادگاکە. زۆر چاکە. عەقید سەفین ئەمە ئاماژە بەوە بکەم کە لە کاتێکدا کە مەزانین کوردستان هەرێمێکی مۆزاییکیە، تەواوی پێکاتەکان ئاین و ئاینزاکان لەم هەرێمە پێکەوە دەژین. ئەو
هەوڵانی کە دراوە بۆ ئەوەی کە لە بەڕێبەراتێکی ئێوە کار بکرێت لەسەرەوەی کە تەواوی ئەو یاسایانە تەواوی ئەو پلانانەی کە دانرێت هەموو پێکاتەکان بگرێتەوە چیتان کردووە لەو بارەیەوە؟ سەبارەت بە هەرێمی کوردستان ئەگەر بەراوردی بکەی لەگەر ناوچەکانی دەوروبەر وڵاتانی دەوروبەریش خۆشببختانە ئەمە کۆمەڵێکی یاسامان هەیە کە هەتا ئێستا نە لە ناوچەکانی خواری و ناوەڕاستی عێراق و نە لە وڵاتانی دەوروبەریش لەوانەیە یاسای بەو شێوازە پێشکەوتووە نەبی و ئەوەی لە کوردستان ئەنجامەدرێ هیچ جیاوازیەک ناکە یعنی ئەو کارانەی کە ئەکرێت جیاوازی ناکە لە بینی ئەوەی لە نێوانی ئەوەی کە ئەو کەسە با بڵێن کوردە عەرەبە ئەو کەسانێک کە لە وڵاتانی دەوروبەر پەنایان هینایتە هەرێمی کوردستان و لە ناو هەرێمی کوردستان لە نێوان هەموو پێکاتەکان ئەمە لەگە وەزارەتی ئەوقاف بەڕێوەبەراتی پێکاتەکان پەیوەندیی زۆر باشمان هەیە و هەر کەسێک لە هەرێمی کوردستان بە توندوتیژێک ئەنجام بدرا ئەوەی توندوتیژەکەی بەرامبەر ئەنجام درا جیاوازی ناکەین بڵێن ئەوە هاوڵاتیە لە سووریای هاتیە ئیشی بۆ ناکەین ئەو هاوڵاتیە لە ناوەڕاست و خواری و عێراق هاتیان بۆ ئەمە کردووە لە بەنسبەت با بڵێن ئەو کەمپانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە ئەمە لە هەموو کەمپەکان تیمی مۆبایلمان هەیە ئەو تیمە مۆبایلانە لە کۆمەڵە کەسی سپۆر پێکاتینە لە توێژەری کۆمەڵایەتی یاسایی دەرونی ئەوانە لە ناو کەمپەکان شوێنیان هەیە و ستافمان هەیە لەو شوێنانە بۆی ئەگەر هاتوو هەر توندوتیژیەک ڕوویدا لە نێوان ئەندامانی خێزان یاخود بەرامبەر ڕەگەزی ئافرەت بتوانن بە زووترین کات تیمەکانی مەبگەنە ئەو شوێنە و هاوکاری ئەو جۆرە کەسانە بکەن کە پێویستیان پێ باشە هیچ ئاماهەنگێکە هەیە لە نێوان ئێوە و بەڕێوەبەرایەتی پێکەوە ژیانی ئاین و ئاینزاکان لە هەرێمی کوردستان؟ بەڵێ بە بەردەوامی پەیوەندیمان هەیە و هەر لە هەفتەی داهاتووش کۆبنەوەمان هەیە لەسەرەوەی پلانی ساڵی داهاتوو دابنێن بۆی جوانتر و باشتر با بڵێن هاوکاری و هەماهەنگیمان هەبی لەگەر هەموو خەڵکەکە. ئاقی سەفین یەک پرسیارم هەیە ئەگەر بکرێت بە کورتیش وەڵامم بدەیتەوە چی بکرێت بۆ ئەو با بڵێن ناوچانی کە سنتەر یاخود شەڵتەرێکی لێ نییە بۆ نمونە ئەگەر لە هەڵەبجە بێ هەتا ئەگەێنرێتە سلێمانی یاخود لە زاخۆ بێ هەتا ئەگەێنرێتە دوهۆک ئەو کەیسا توندوتیژی بەرامبەر نەکرێت چ کارێکتان کردووە هەوڵی چیتان داوە ئەمەش بۆ کەم کردنەوەی توندوتیژەکان بۆی کە چارەسەر لە هەمان شوێن ئەنجام بدرێت کە ڕووداوەکەی تیاڕوودات یاخود توندوتیژەکە بەرامبەر بۆ ئافرەتاکرێت چی پلانێک هەیە چ شتێک کراوە بۆ ئەوە؟ خۆشببختانە ئێستا لە هەرێمی کوردستان شوێنەکەی پێرێن ماڵی داڵدەدانی ئافرەتانی هەڕەشەلێکراو کە زیاتر بە شەڵتەر ناوبراوە ئەو شوێنە ئێستا لە هەرێمی کوردستان لە زۆربەی شوێنەکان هەیە لە پارێزگای سلێمانی دهۆک هەولێر هەیە و لە گەرمیان شەڵتەرێکی 72 کاتژمێری هەیە و دوێنێ لەو کۆبنەوەش باس کرا کە هەوڵە درێ لە سۆران و لەو ناوچانەی کە شەڵتەری لێ نییە کە بتوانن لەوێش ئەو ماڵانە و ئەو شەڵتەرانە بکرێنەوە بۆەوەی ئەو کەسانێک کە هەڕەشەیان لەسرە بە زووترین کات بگەنە شوێنێکی پارێزراوە و کاری پێویستیان بۆ ئەنجام بدرێت. بەڵێ ئێمە سپاس دەکەین عەقیل سەفین تاهیر بەڕێوەبەری توندوتیژی دژی ئافرەتان و خێزان لە هەولێر لەگەڵمان بوویت و وەڵامدەری پرسیارەکانمان بوویت. سپاس بۆی باش.